هەموو هێزولانە سونەکان کۆکن لەسەر سکاڵاکردن لە پراوێزخستنیان لە پرۆسەی سیاسی عێراق و پێکهێنانی کابینەی نوێدا، بەڵام کۆک و هاوڕانین لەسەر مەرجەعیەتێکی سیاسی بۆ گەیاندنی دەنگ و داواکاریەکانیان. بە سەرنجدان لە دۆخی ئێستای پێکاتەی سونە و گوتاری سیاسی حیزبەکانیان ئەو ناکۆکی و دابەشبوونە بەزەقی هەستی پێدەکرێت. سونەکانیش بەسەر چەند پێکهاتەیەکدا دابەش بوون. یەکەم، سونە یاخیەکانی تاراوگا. پێشەنگی ئەم ڕەوتە زیاتر بریتین لە دەستەی زانایانی موسڵمان کە بنەماڵەی حارس ئەلزاری سەرۆکاری دەکەن لەگەڵ پاژماوەکانی حیزبی بەعس و لەقەکانی کە ئەوانیش بەسەر چەند گروپێکدا دابەش بوون و هەردوو لایەن دۆخی ئێستای عێراقیان قبوڵ نییە و داوای گەڕانەوە بۆ دۆخی پێش ساڵی 2003 دەکەن. دووەم، سونە ئیسلامیەکان. پێشەنگ و ناسراوترینیان حیزبی ئیسلامی عێراقیە و باوەڕ وایە ژێربەژێر لە ئەنگری پرۆژەی بەهەرێمکردنی ناوچە سونەکان بێت و خۆی بۆ سەرۆکایەتی و سەرپەرشتیکردنی ئامادە بکات. سەلیم جبوری سەرۆکی پەرلەمان یەکێکە لە دیارترین سەرکردەکانی. سێیەم، مەلا سونەکانی دۆستی شیعە. ئەو کۆمەڵە مەلایەن کە خالید المولا سەرۆکایەتیان دەکات و ڕێکخراوێکیان هەیە بە ناوی جەماعەت عولەماء العێراق. ئەمانە داکۆکی لە یەکپارچەیی خاکی عێراق دەکەن و دۆستی شیعەکانن. چوارەم، هێزە نیشتیمانی و عەلمانی و ناسیۆنالیستە سونەکان. ئەم ڕەوتەش ناکۆکی و هەندێک جار دوژمنایەتی ناوخۆییشی تێدایە. دیاترینی سەرکردەکانی بریتین لە ساڵح موتڵەق و مشعان جبوری کە هاوپەیمان و دۆستی نزیکی هێزە شیعەکانن. هەروەها هەندێک لەمانە لە لیستی ئەلوەتەنیەی ئەیاد عەلاویدان. پێنجەم، بنەماڵەی نوجەفی. ئەم ڕەوتە سیاسیەش کە سەرۆکایەتی لیستی متحیدون دەکەن لە پەرلەمان لە دوای کەوتنی مووسڵ جۆرێک لە لاوازی و تۆمەت ڕووی تێکردوون، بەڵام پەیوەندی پتەویان هەیە لەگەڵ تورکیا و ئەوەش بووەتە خاڵی بەهێز بۆیان. شەشەم، هۆزە سونەکان. لە دەرەوەی هێزە سیاسیەکان چەندین جەمسەرگیری تری ناوچەی و خێڵەکی لە ناو سونەکاندا هەن، بە تایبەت لە نێوان هۆزەکانی ئەنبار و سەلاحەدین و نەینەوادا. هەرچی هۆزەکانی ئەنبارە خۆیان بە شیاوتر دەزانن بۆ ڕێبەرایەتیکردنی سونە، بۆ پێیەی پێشتر تکریت پایتەختی حکومڕانی سونە و پایتەختی بەعز بووە. هۆزەکانی سەلاحەدینیش پێداگرن لەسەرەوەی هەر خۆیان دەمڕاز بن. هۆزەکانی نەینەواش پێیان وایە ئەوان یەکەم پارێزگان سربەخۆی خۆیان لە بەغدا ڕاگەیاندووە. لە ئێستاشدا کاموشتومڕ و ناکۆکی لەسەر نوێنەرایەتیکردنی پێکهاتەکان لە کابینەی نوێی عێراقدا هەیە. ناکۆکیە ناوخۆیەکانی نێوان هێزە سونەکان خۆیان یەکێکە لە هۆکارەکانی ناکاراییان لە گۆڕانکاریە وەزاریەکاندا.